لم روجه پیروزه روجی لدایگونی پیغمبر محمد مصطفی پیغمبری اسلام صلی الله علیه و سلم با پیوست منزانی که خوشی یتیم و باوکی نه و پیوست منزانی لم روجه دا دلی چند یتیم کیان من دلی شهید خوش بکن دتوانیم بلین که بدزلوبرجی زستانه خود ورزکه ورزشی سرمایه و روجه کش کتا ورزشی سرمایه بم روجه بتوانیم زلوبرجی زستانه که زور زور پیوست بو بۆیان دابین بکەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێویستە بەکردەوە ینی بە عەمەلی خۆشەویستی خۆمان بۆ بەرامبەر ئەو زاتە پیرۆزە دەرببڕین و بە یارمەتیدانی هەژاران و بە هێتیمان و تەنها بەس بە بەخشینەوەی شیرینی و بەو شتانە نەبیتن. خۆی ئەگەر ڕاست لە ڕاستیدا ئەگەر هات با و ئێمە وەکو مسلمانێکی ڕاستەقینە و هەروەها ئەو کەسانێکەوە لەم ئاینە پیرۆزە دوورکەوتنەوەتەوە لەو ڕەوشتە دوان دوورکەوتنەوەتەوە یعنی ڕەنگە تووشی ئەو نەهامەتە نەداتین ڕەنگە بە شێوێکی دیکە ژیانمان باشتر دەکرد و پیرۆزبایی ئەو ڕۆژە لە گشت مسلمانانی جیهان و کوردستان و هەموو دنیاکەم ئینشاڵڵا ئەو ڕۆژە ئەبیتە مایەی سەرفرازی بۆ هەموو گەلەکەمان ئینشاڵڵا ئەو ڕۆژەش بە تەواوی کورد و کوردستان خۆشی دینیتە دکایەوە و پیرۆزبایش لە هەموو دڵسۆزانی ڕێبازەکەی محەممەد صلی الله علیه و سلم